بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری واکەین: بۆچی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان بە سیستی بەڕێواچێت؟ ڕەنگە بڵین ئەمە دەیەمین جارە ئێمە قسە لەسەر ئەم تەوەر و ئەم بابەتە ئەکەین، چونکە بەڕاستی بابەتێکی گرنگە و پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵک و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان، حکوومەت بێباکە بەرامبەر بە ئەو خزمەتەی فەرمانبەران و چینی موەزەف و موچەخۆران زۆر زۆر بێباکە. هەروەها هیچ کاتێک نەیویستوە ئاوڕی جدی لەم بابەتە بداتەوە. زۆربەی پەرلەمانتارەکان لە واڵی خۆیان و لە لاپەڕەکانی خۆیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان نووسیوانە هاوڵاتیان و موچەخۆران چاوەڕێی ئەوە نەبن پاشەکەوتی موچەیان بدرێتەوە، واتە حکوومەت نیەتی نییە ئەم موچەیە بداتەوە. وەختی خۆی ئەم ناوەیان لێنا لە ساڵی 2014ەوە، بە تایبەت لە 2016ەوە کاتێکە پاشەکەوت کرا، لە 2016ەوە وتیان ئەمە پاشەکەوت ئەکرێ و دوجار ئەچێتەوە خزمەتی فەرمانبەران و موچەخۆران و پێیان ئەدەینەوە. تەبان لەوەیە تا ئێستا ئەو قسەی ڕاست دەرنەچووە. ئەبینین ئەو کات کە سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە هاوڵاتیان موچەخۆران فەرمانبەران هەر کەسە و حیساب بانقی بۆ ئەکرێتەوە و داهاتی نەوت ئەچێتە سەر حیساب بانقی هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان مستەفی دەبێ لەم پارەی کە لەم داهاتەی کە دێت و لەم سربەخۆی ئابوووریەی کە ئێمە هەمانە. بەڵام تاکە زەرەرمەند چینی هەژار و موچەخۆران و ئەوانە بوون کە فەرمانبەرن و کاری خۆیان بە جوانی ڕاییەکەن، بەڵام حکوومەت هیچ کات بە هەستی بەرپرسیارەتی مامەڵەی لەگەڵ ئەو خەڵکە نەکردووە. هەندێک کۆمنت هاتوون، کۆمنتەکانی ژە خوێنمەوە. پەری دیار ئەڵێ لەم وڵاتە یاسایەک نییە تا سێکتەرەکانی ژیان ڕێک بخە. عەبدوستار خۆشناوی ژەڵێ داهاتی ئەم وڵاتە لەبەر گەندەڵ و دزەکان ناگات بە موچەخۆران. سەردار ڕەوف ئەڵێ ئێمە میلەت بێدەنگین و ئەوانیش بە ئارەزووی خۆیان زوڵمەکەن. شکار ڕەفیق ئەڵێ موچەی چی؟ ئەو خەڵکە بە هەموو شتێک ڕازیە، ئیتر گلەی چی ئەکەن؟ هێمن محەممەد ئەڵێ لەبەر ئەوەی خەڵک بێدەنگە و حکوومەتیش بە ئارەزووی خۆی موچە دابەژەکە. ئاوات عەلی ئەڵێ لەبەر ئەوەی هەر مانگێک دە ڕۆژی لێ بخۆن لە ساڵێکدا دەکاتە 4 مانگ. کاروان هەمزە ئەڵێ خەتای خەڵکە، ئەی بۆ ڕۆژی هەڵبژاردن ئەمانەی بیرەچێت. شیریندارە ئەڵێ لەبەر ئەوەی کەسی شیاو لە شوێنی شیاو دانەنراوە. کاروخ عەزیز ئەڵێ چونکە بڕێکی زۆری داهاتی ئەم وڵاتە ئەچێتە گیرفانی بەرپرسەکان. شاخەوان مەحموودی ژەڵێ بێدەنگی خەڵک و بێهەڵوێستی دەسەڵاتداران ئەم دۆخەی دروست کردووە. چمە لای پەیوەندەکانی ئێوەی بەڕێز. باوکی حسین لە چەمچەماڵە وەرەگرم. حاجی مامۆستا سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. باوکی حسین داود ماسەکەم برای من دەستخۆشتان لێکەم تەواوی کارمەندانی پێیان سەرکەوتوو ئینشەڵڵا. سپاس دەکەین برای گەورە و ئەزیزی لە خزمەتین. برا گەورەی چاوەکەم. وەڵا حاجی جان کێشەکەمانەوەیە کۆمنتەکان گوێم لێ بوو کۆمەڵێکیان کە ئاماژەیان بۆ کردووە میلەت دەنگ ناکات. بە تاکید وایە ئەگەر هەموو لە هەموو کوردستان ئەو پێوەری زیرەکی کارەباوە وەک پێنجێن مەردانە، بیوێرانە، جوامێرانە، ئازایانە ڕەت کرایەتەوە، نانەتوانێ ئەو بەسەر ئەم میلەتە هەژار و خاوەن ئەنفال و چیمیاباران و لێقەوما و ماڵسوتا و ماڵکاول و بێ ئاو و بێ کارەبا و بێ نان و هەرچی بڵێ بێ موچە بەسەر ئەم میلەتە کە ئەوەی سەددام نەیکرد ئەمان فکری لێکەنەوە بەسەر میلەتە بێنن. یعنی ئێستا کێشەکە لەوەیە کە حاجی ئێمە لە تەمتەماڵین من ئەمە قسەی خۆیان ینی دایری کارەباوتیان کە هاتوونە پێوە لە تەمتەماڵدانێن چەندایەتیش قسەیم کردووە و خۆیان وتیان ناتوانین قەرعات ناکەین لە تەمتەماڵ بتوانین، بەڵام خۆشبەختانە داشیان نا و کێشەشیان نەبوو، خەڵک ڕێزشیان لیانگرت. ئیستا بۆ خۆری جوامێری لێ هەڵناماڵین تەمتەماڵ وەک پێنجێنی لێ بکەی هەمووی لێ بکرێتەوە و ڕەتیکردنەوە. خۆ ئەوە محەتەی کارەباکە لای ئێمەوە درێ بە هەولێرە تا زاخۆ. خۆ لە تەمتەماڵەوە بەس پیسی و چی ئەو زەهرەی بۆ خەڵکی تەمتەماڵ و شۆڕشە خاوەی ئەنفانین هەر هەمووی بەس بۆ ئێمە بەس نەخۆشەکەی بۆ ئێمە قۆلی لێ هەڵنامان هەمووی ڕەت کرێتەوە. باسی ماڵەی غازەکەکەی
کاک حاجیجان سەی لەم بێباچی ئەم دەسەڵاتەکە سوێن بەخوا کرێکارێکی شارەوانی کرێکارێک وەڵڵاهی لە وەزیری شارەوانیش و لە وەزیری کارەباشی لە هەموو وەزیرانە زۆر پایە بەرزترە کە ئەوان مانی 10 ملیۆن و بە دوانەوشەوە بە چل حیمایەوە سوڕێنەوە نەسریە و مەسریە و لەسەر حسابی من نانەخوا و چییە کاوچی ناکە 200,000 بەو ڕەوا نابینێ ئەو خۆزگای بینی کاک محمود چی بەسەر تۆم چەماڵاتوە بەو زبڵ و خاشاکەوە ێ باشە کاکە یاری تۆ موچە بێباشی گەیشتۆتە چه ئاسێک تۆ تەماحکەیتە 250,000 اختیارێکی داماوی کە ناتوانێت بڕوا بە ڕێگاوە بە قوربەسەری بە بۆی کە بەمە ڕازێ تۆ پێڕەوە نبینی خۆ داوای 10 ملیۆن دینار لێ ناکە سوێن بەخوا و موچەی تۆ کە هەرچەند هەمووی هەر حرامە بەڵام سوێن بەخوا ئەبێ شەڵا هەمووی بێزا گروپچێتە قوڕکتانەوە 200,000 دیتە اختیارێک کوڕی کوڕەکەی وەک من وایە بەڵام تۆ دانیشتویتە قاچۆ سەر قاچ نە سەرما و نە گەرما نبینی کاکەی وەزیر ئەتۆ 16 ملیۆن دیناریش وەرگری یعنی بۆ بەزێتان بەم خەڵکەیان نایەتەوە خۆم خەڵکە چیتانی پێکوتووە ئەتەقەتان لێکە ئەتان کوشن نەچنێ بازار و تەقەتان لێکرێت چیتان لێکرێت خۆ بەکەی کوردستانیا دێن و ئەڕۆن ساحەیەکە بەکەی خۆتان دووگۆڵی تیاکەن بەڵێ باکێ دەستەکانت خۆش بێ ئاو کارەبا بۆ نەوت کە یەک بەرمیلێکە ساڵانە نایدەن بەخەڵک چەند ساڵەکە حاجیە مەرەسەم سما وەرمان نەکردو یعنی معقولە کاتە بەخوای گەورە هەمووی خەتای خەڵکە داماوی ئێمە خۆمانین کا حاجیان بەڵێ دەستەکانت خۆش بێ قبول کراوە باشە لە حەڤەی سوباتکە ئەو کێشێ دروست بوو خۆپشاندان کرا ئیستا بۆ نایەن بچن لە دەرگای گردەکە دەن بڵن خۆ و کاتەم 25 مانگ موچەمان وەرگرت لە سەرای ئازادی کەبابمانە خوارد ئەمانە دەی ڕوخێنین ئەی ئێستا بۆ نایەن بەو گردە بڵن خەڵکی گۆڕان خواز بڵن چیتان بەسەرە میلەتە هێنا کاکە بەخوای گەورە تاقە سەبەب ئەوان سەبەب بوون کە ئەم چێشمە دروست بوو من حرمەتم بۆ هەموو گۆڕاخوازێ بەڵام بێدەنی ئەوان سامتی ئەوان پارەخواری ئەوان ئێستا ئەوانیش لە پایشتی پارتیا لەسەر میلەتە زیاد بوونە پارە بۆ ئەم خەڵکە ئەبێ ئەوانیش بەشێکیان بدرێتی و بێدەنگ بن لە ئاستی حکوومەتە دەست خۆش بێ پەیامەکەت گەیشت باوکی حسێن سوپاسی جەنابە دەکەم زۆر مەمنون بۆ پەیوەندەکەت کاتم زۆر پێبەخشیت هاناخان لە کۆیەوە لەسەر هێڵە هاناخان السلام عليكم. عليكي السلام هانا خان. باشی کات محمود. سپاس دەکەم هانا خان زۆر مەمنون الحمد لله. کات محمود ئەم دەسەڵاتە سات بە سات خەریکی زیادکردنی باج و ڕسوماتە لەسەر هاوڵاتی باج و ڕسومات لە کاتێکە بەڵێ لە کاتێکە خۆیان پارەیەکی یەکسەر زۆری هاوڵاتیان قەرزدارن بەڵام ئەوانە وەک ئەوە وابێکەوان هیچ پارەیەکی هاوڵاتیان لا نەبێ بێشەرمانە داوای قەرزەکە لە هاوڵاتیان دەکەنەوە. بەڵێ ڕاستە بەس لە هەموو وڵاتێکە هەیە بەڵام لە بەرامبەرە خزمەتگوزاریەتی پێوێنەش هەیە بەڵام لێرە هیچ باج و ڕسومات بۆ دەگیرێ بەڵام هیچ جۆرە خزمەتگوزاریەت بوونی نییە تەنانەت داهاتی نەوت دەچێتە گیرفانی بەرپرسان و پێ دەچێت بە پارەی باج و ڕسومات کە لە هاوڵاتی وەردەگیرێ ئەم سەقەتی پێدا بەرز بکرێت. بەڵێ واتە فەرمانبەران و موچەخۆران ئامادەن باج و ڕسومات بدەن بە حکوومەت بە نمونەی پارەی ئاو و کارەبا و باجەکانی تر بەڵام حکوومەت ئامادە نییە ئەو موچەی کە پاشەکەوتی کردووە بۆ فەرمانبەران و موچەخۆران بیجێڕێتەوە وەکو حەقێک بۆ ئەو خەڵکە. بەڵێ نیازان بەس ڕوویەکەوە داوای ئەو پارەیە کارە کاتێکە خۆی یعنی زۆر هێندەی ئەو موچەیکە یعنی زۆر موچەی هاوڵاتی خواردووە یعنی سی موچەی خارنشین یعنی سمکسی مانگی لایە ئەو نایداتەوە ئەم هەم پارە یعنی پارەیەکی زۆر کەمی هاوڵاتی یعنی زۆر کەمە لە تاوەقیکە خۆیەوە بەڵام ئەو داوایەوە دەکاتەوە باشە بۆ پارەیە دەوێ ئەمسێ بۆ ئەمسێوادا بەس دەکرێت لەبەرەوەی ئەو بارانی بەرپاری نەوت نایدا ئەوانە بتە گیرفانی ئەو بەرپرسانی پارتیەکێتی. بەڵێ دەستەکانت خۆش بێهانە خان سپاسی تۆ ئەەکەم پەیامەکەت لەگەڵ کاک محمودیان دەست خۆشە. زۆر سپاس پەیامەکەت گەیشت هانا خان گەلێک مەمنون بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە چەمچەماڵەوە کاک زانا وەرەگرم. کاک زانا داخراوەتەوە کاک زاناش داخرایەوە باوکی گەزەلیش لە هەولێرەوە پەیوەندی کرد ئەویش داخرایەوە.
پەیوەندی تر وەرەگرم. کاک لەتیف لە سەیسایە. بەڵێ کاک لەتیف گیان فەرموو. وڵای بەڕێزیان تەوەرەکەدان لەسەر چی بوو زەحمەت نەبێ؟ موچە. بەڵێ وڵای بەڕێز من هەر تقریب دوو کەلیمە قسەم هەیە ئیسا و کۆوایە خەڵک وەنەوشەی پێیە حکومەت داشقەیە پیکابێکی داشقەی پێیە حکومەت نییە داوای باقی لە خەڵکەکات تێگەی پاش هەموو شتێک. بەڵێ تخوا دووبارەی کەیتەوە حکومەت چی پێ و خەڵک چی پێ؟ ئەم خەڵکە فەقیرەی کە ئیسا موچەخۆرن و موچەکەیان بڵێن قەرزە لای حکومەت وەکو دوو کەسی معرەز من هەستی پێەکەم ئەمەی کە بڵێ فەقیرەکەیە هێنێکی پێ وەنەوشەیەکی پێیە پیکارێکی مۆدیل هەشتای پێ یعنی داوای باقی لە خەڵکەکەیەکا بە کوردی خەڵکەشی مەزانێ ئەمە حکومەت پیکا بە شڕەکەی پێ و داوای باقیەکە لە هین داوای باقیەکە بێ وەنەوشەکەی بێتە باقی ژێرێتەوە بەڵێ باشە یعنی حکومەت پێت وایە بە ڕای جەنابەت یعنی بێ هەست و بێ نەستە بەرامبەرەو خەڵکە بەرامبەر بە داواکاری خەڵک؟ وەڵای بەڕێزیان هەر باکی نییە ئەو مشکلەی نییە تێگەی ئەو خەریکی مەسەرەن پارە پیاکردنی خۆی و خەریکی تێگەی ڕاوڕوتن و قسا بۆ خەڵکی فەرقی ناکەن کاکەوە تقریبەن 4 ساڵە بزانە بەرمیلێ نەوتێن بۆ خەڵکە هەژارە تێگەی ماڵی وایە کاکە بە یەکلیتی دەوتەکڕێ ئاخر مانای هەیە. کاک لەتیف جان ینی کورد ئێستا بڵێن یەکێتی و پارتی بە تایبەت لە بەغدا پۆستیان هەیە پلیان هەیە ئەتوانن داوای مافی دەستوری خۆیان بکەن پێت وایە تا ئێستا لە خەمی خەڵکا بوون لەوێ؟ وەڵای بەڕێزیان عەقڵم نایبڕێ ئەمە بۆ خۆیانە بۆ پلە و پۆستە بۆ کورسی خۆیانە تێگەی خۆ چەند ساڵە ئەو بەڕێزان سەرۆک کۆمارە چی کردو بۆ خۆت هیچ شتێکی نەکردو تێگەی بەڕەحمەت مارجەلات لەوە پێشنەوانەی یعنی باقسێکی باشی کردوێ مەسەلەن تێگەی هەدیەکی یابێ بە فەرمانبەرێ مەسەلەن جەژنانەیەکی یابێ خۆماری هیچی نەکردو تێگەی ساگر یەکێتر هەر بێتە سەر تەخت لەما هەروە بۆ دەرەچێت چی سادێکی نییە. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک لەتیف گیان. سپاس بۆ پەیوەندەکەت. کاک حەمە ڕەشید لە ژارا وەرەگرم. مامۆستا محمودی وارد باش. هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید. بەڕێزی ڕێزم بۆ خۆت و کەناڵەکەت و ستافەکەت و بینەران و بیستەران. گەلێک سپاس. کاکی بەڕێزم وەڵای خزمان دەفەرمون دەسەڵات دەفەرمی ڕۆژی 13-14 سەعات کارەبا دەدەین خدا دەیزانی 3 سەعات کارەبا بوو کوژایەوە ئێستا لە کاتی بەرنامەکەی تۆ ئێستا کوژایەوە ئەوە یەک بەڵێ وەختی خۆی ڕێزم بۆ ئینسانیەت ڕێزم بۆ ئینسانیەت گامێش خۆ دەزانی گامێش چییە؟ ئەی چۆن قەیماقی چاکی هەیە؟ ئای دەستخۆش پەمۆ دەکرا دەچوو لەناو پەمۆیدا کەیفی بە پەمۆی دەدەی خوارد و چاوی لە قوش دەنا یاخر گامێش دیارە لەناو پەمۆیدا پەمۆ لە با بێتە پشتێن دێ گامێش لە زەلامی بڵندترا چاوی لە قوش دەنا دەی بکە چاوی لێدین جوانە ئەو خزمانەی ما ئەم هەموو سەروەتەی دەخۆن تێگەیستی زنجیرەی موسایان لە 25 مانگ ڕاگەیاندووە 14 مانگ ئەمە بۆ 20 دەڕوە ئەمە موسەدانە ئەمە حکومڕانیە توخوا عیبنی حکومڕانی بەو شێوەیە ئەمە دەزانی دەیانەوێت چ بکەن باشە بە تۆ کەم دەیانەوێت ئەو پارەی کە هەیە ئینەوت و هەچی هەیە خڕیکەنەوە بۆ خۆیان داینێن تەنها ئەوەندە باج و دەرامەت و چی هەیە کە زەخت بخەنە سەر میلەتەکەی موسەی موسەخۆری پێ بدەن حکومداریەکەیەوە حکومدار کاک حەمە ڕەشید بەڵێ ئەی ئێمە ئابووری سەر بە خۆمان نییە؟ ئاخر ئەو ئابووریە سەر بە خۆیان وای لەمە کرد یعنی ماڵی کوردی بە قوڕگرت؟ ماڵی کوردی بە قوڕگرێکە ئێستا دەچن مالی چی ئاوا و فلان کەس ئاوا و عەبادی ئاوا دەچن شانیان ماز دەکەن لە پێناو پلە پۆستی خۆیان کێ شانیان ماز دەکا؟ مێزی لێ ئەدەم شانی ماز دەکا لە پێناو پلە پۆست بەڵێ تێگەیشتی بەڵێ ئەوەی وای لەمە کرد کاکی بەڕێزم ئەوە دوا ڕۆژی ئابووری سەر بە خۆمانە والله ئەمن باوەڕم بە قەیرانی دارایی نییە پارە زۆرە بەڵام بەداخەوە وەکو عەرزم کردی ئەو میلەتە پیاوە ئەو میلەتە عەقڵی بەشتی ناشکێ خۆتی ملی بگری لەوە ناقڵترە دەستەکانت خۆش بە کاک حەمە ڕەشید گیان مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی سەهەند لە هەولێرەوە
بابي سهنت. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. ايواري شباش بوتو بيرانج. دان ايواري باش بوتو ان شاء الله. چاوەکەی مامۆستا وەرەکە لەسەر موچێ. بەڵێ. مامۆستا ئەگەر موچە بێت هیچ لە گوزەرانی خەڵک تەسییر نەکرێت لەبەرەوەی ئەوەی دێت هەمووی دەستە ژیفانی ئەو بەپشتانەوە. ئەگەر بێت و وڵاتێکی باش دەبێت و ئەگەر بێت و بتوێت سیستەمەکە بگۆڕی تەنها هەولێر بگری بۆ تو بەسە. بەس خەڵکەکە بۆ خۆی هیچ ئیسفادەیەک لەو خۆپیشاندان و لەو بابەتانەی کە دێنە واری دێنە سەر شەقامەکان هیچ لە ئیسفادە ناگۆڕێت. ئەو سلێمانیش دەیکە ئەوەی ڕاپەڕین دەیکە ئەو خوێن دەیکە تەنها خەڵکی هەولێر سوودمەند دەبێت. یعنی مەبەستت ئەوەیە ئێستا خەڵکی هەولێر چی بکە باشە بەڕای تۆ؟ هەمووی لە ماڵەوە دانیشتووە بەبێ هیچ ئیسفادە هەموو پیاوێک لە شەڕوالی خۆیدا پیاوە. تەنها ئەوەیە کە بێتە سەرزادە ناشێتە سەرزادە. ئەوەی دێتە سەرزادە تەنها پێشەش گەنج و هەر ئەوەندە ویچی کرد. ئەگەر بێت و ڕاپەڕینێ بکرێت بیاننا ئەو کاتە تەفسیر دەکا لە دۆخی گشتی بەڵام ئێستا لەو بارودۆخی ئێستا هیچ شتێک ناکرێت. ئەگەر بەو شێوەیە هەر کەسە دانیشێت لە ئاکی خۆی پەیوەندی بکا بە جەناب و بە بەرنامەی تر هەمووی باسی موچە بکا بڵێ قەرزاری هەر باشە بۆکە ناکرێت. یعنی هەر باشە دەردەدڵ هەر باشە دەردەدڵ ئێستا بۆ دەردەدڵ دەتگێنێتە شوێ دەتگێنێتە ئەنجامێک. نویستم شتێکی تر بپرسم باوکی سەهەند ئێستا یعنی ئەو نیزامە عسکەریەی کە لە هەولێر هەیە جیاوازە لە مەنتیقەکانی تر ڕاستە هەمووی یەک نیزامە یەک فیکرە یەک بیرروبۆچوونە بەرامبەر بە ئازادی ڕادەربڕین بەرامبەر بە ناڕەزایی دەربڕین بەڵام لە هەولێر یعنی خەڵکەکە سڵەوە دەکەنەوە کە دەڵێن زووتر و زۆرتر و پڕتر قڕ ئەکرێن قڕ لە کاتی خۆپیشاندان ئەم بۆچوونە چییە؟ کاتی خۆشی وە کاتی خۆشی هەموو جێیەکان خەباتیان کردووە پێشمەرگایەتیان کردووە خۆپیشاندانیان کردووە هەولێر هەر ئەوها بووە ئێستا شەر ئەوها دەبێت هەتا داخلی هەولێر نەبی هەولێر نەبی هیچ جێگت بۆ ناژیری ئەگەر بێت و بتێت دەست بەسەر ئەو هەرێمەی دابگری ئێستا کاکە وەرە دێمە سەرجادی ئەمن بۆ خۆم لە هەولێرم دێمە سەرجادی وەرە چی بە من دەکرێت هیچ بە ئەوەی هەولێر سودمەند بووە لە هەموو کوردستان هیچ جێگ ئەوهای بۆ نەگوزەراوە هەتا ئێستا کارە. بەڵێ سوپاسە دەکەم باوکی سەهەند دەستەکانت خۆش بێ بۆ پەیوەندێکت لە چەمچەماڵەوە باوکی سایە وەرەگرم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله قربان. برازي شاوكني. لخدمتها. توركا خدمة لمنه برازي توركت لسر دابش كني مشي بس استواء. بله. ولا مدعو كلام لوزيري دارایی. باش. ڕووی خۆی سپی بکاتەوە شەرمانێک ماوە بۆ هەڵبژاردن. بەڵێ. ڕووی خۆی سپی کاتەوە لە ناو میلەتەکەیە بڵێ ئەم پارەیە ناگەڕێتەوە بۆ خەزێنە ئەی باشە کابراایەکی هەڵکشاوە چیەکە لەیانە؟ بەڵێ. ئەی وەڵاهی نییە ئێستا کابراایەکی عەشایەری وەکو من کە لەوانەیە بڵێم ڕەش و سپی لە یەکەوە نەکەم ناسمە شوێنەکەی ئەو کە من ێسوکەم نەبێ کە منێ نەتوانم دوو چاکە بکەم خوای گەورە لە خۆم ڕازی بکەم ئەو پیاوە شەریفە با ڕووی خۆی سپی کاتەوە شەرمانێک ماوە بۆ هەڵبژاردنی گۆڕان. بەڵێ. با بگەڕێتەوە بڵێ من خەجاڵەت بووم و پەشیمان بوومەوە. باوکی سایە. نازانم. باوکی سایە. شەو جارێک ڕاتم وەرەگرم. پێشمەرگایەتی و قوربەسەری و ئەم لاولاشم کردووە ئێستا ژاتەکەمان ناوایە بەس یەک شتێکیش هەیە لێرانەیە کۆمەڵێ خەڵک هەیە دوو ڕۆژ پێشمەرگایەتیان نەکردووە من داواکارم قورئانێک دابنن لەو کاتەی کە ڕاتەکە وەرەگرین بڵێ 15 ساڵ خدمەت نەبێ دینارێکن نادێنێ بزانین ئەم خەڵکە چۆچۆرەی گۆڕانکاری تێکرێ. بەڵێ. باوکی سایە گیانەکەم پرسیارێکم هەبوو. ئێستا بۆ نمونە جەنابەت مەسەلەن لەو گەڕەکەی خۆت ئەگەر دراوسەکانت حەزت پێ نەکەن یعنی دراوسەیەکی باش نەبی یان لە فەرمانگەکەت یان لەو دەستگای کاری تیا ئەەکەی بەرپرسێکی باش نەبی خەڵکەکە حەزت پێ نەکەن تۆ بۆ نمونەوەکو قەنەعەتی خۆت بەردەوامە بی لە کارکردن لەو شوێنە؟ نە ئەشەو بلا ئەبێ بارکە موسەر خۆمان بگرم. بەڵێ بەڵێ یعنی تۆ بۆ نمونە هەست و شعوری خۆت وا ئەکا
هەز بەوە بکەی بڵێ کەس حەزی بە منیە من ئەو شوێنە بەجێ هێڵم وانە ڕێز و حرمەتت ما بۆستا هەر ئینسانێک عیبە نەخاتە پێش خۆی ئاگای عیبە نەزانێ بەس ئینسانی ڕێز و حرمەتم بۆوانێک کە جۆشیان لێیە بەڵێ دەستەکانت خۆش بێ خۆی ئێستا ئەو نەخۆشیە باوە یعنی ئینسان جاری وا هەیە خۆشی ئەزانێ لەو شوێنە خۆشەویست و مەحبوب نییە مەسەڵەن ئەگەر بەرپرسیارەتی بێ وەزارەت بێ پەرلەمانتاری بێ بەرپرسی دەستگایەک بێ بەرپرسی هۆبەیەک بێ لە هەر شوێنێک بێ کە خۆی خۆشەویست نەبوو خۆی ئەسەپێنێ ئەمە خراپە بۆ نمونە ئەمە ڕای خەڵک وا ئەڵێ سەپانۆ بەسەرمانە کوورەکە کۆمەڵەشت هەیە یعنی ناشیاوە لەسەر ساشەوە قسە بکەین کوان نەوتەکەمان بەتەمای غازەکەشمان بەرێ ئەیدا بە ئەردۆغانی کردۆ بە فیل بەسەر کوردەوە کورد ئێمە لە خۆمەوە غیرەتمان نییە هەبێ ئەوە قبول ناکەین دەست خۆش بێ باوکی سایە عاقیبەت خێربی خوای گەورە خێر بێنێتە ڕێت زۆر سپاس با بچمە لای کاک هاوڕێ ئەبوو بەکر لە شاری کەرکووکەوە ئەو کاتە باش سلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته هەموو کاتت باش کاک هاوڕێجان زۆر سپاس بەڕاستی من سەیرم دێ بەرنامە لەسەر ئەم حکوومەتە گەندەڵە بکرێت بەڕاستی من ناوی نانێم حکوومەت بەڕاستی ئەمە کۆمپانیایە ئەتوانین بڵێین بانقێکی ئەهلیە چونکی چاوەڕێکات بانک چۆنە تۆ بۆ من نووسینگەی ئاڵوگۆڕی پارەی ئەمە چاوەڕێکە لە بەغدا و 200 ملیارەکە بێ ئەگەر نەبێ پارە تۆزیع ناکرێت ئەگە حکوومەتی وابێ گرنتی 100% دەکەم دەیان کەسەیە حکوومەتی وا برێتە نەک دەیان بە سەدا کەس حکوومەتی وا باتەڕێوە بۆیە یعنی موچە بۆ داخل ناجێت کە بەغانێنێرێ ئەم نایدات ئەم بابین داهاتی ناوخۆشمان هەمووی بەشی ئەو دزی گەندەڵی خۆیانەکە عین بەتەمای چی بکەن کاک هاوڕێ تۆ لە کەرکووکەوە پەیوەندیەکەی بۆ نمونە ماوەیەک بەر لە ئێستا مامۆستایان و فەرمانبەران لە شاری کەرکووک ئەوانەی کە سەر بە فەرمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستانن داوای ئەوەیان کرد ڕاژەیان بگوازرێتەوە بۆ حکوومەتی فیدرالی عێراق هۆکاری ئەمە چی بوو بەڕای تۆ؟ بڵێ هۆکارەکەی هەنواشکەم حکوومەتی خۆمان با بڵێن ئەم کۆمپانیانی خۆمان کۆمپانیایەکی گەندەڵن هەتا ئەم دوو کۆمپانیاش ما بێتن دڵنیاتەکەم ئەگە حکوومەتی عێراقیش ڕازی بێت ئەم دوو کۆمپانیای خۆمان ڕازی نابن ڕاجەکانیان بگازێتەوە بۆ سەرن بۆ لەبەرەوەی لە کاتی دەنگدان لە کاتی هەڵبژاردن ئەمان بە چاوسورکردنەوە ترساندنی ئەو خەڵکە ئەتوان نەو دەنگانە بەدەستبێنن جوانە کاک هاوڕێ دەستەکانت خۆش بێ یاخوا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خوا لەگەڵ کاک هەنگاو لە چۆمانە وەرەگرم کاک هەنگاو سلام علیکم وعليك السلام ورحمة الله كاك هنگاو ڕاوڕێزم بۆ جەنابت و هەموو کارمەندان و بینەران و تەواوی ستافی تیانی پیرۆز سڵاوی خوارد لێ بێ کاک هەنگاو دابشکردنی موچە بۆ بەستی بەڕێوە دەچێ بەڵێ ئەڵێم کاک مەحموود 31 ساڵ لەمەوبەر لەنەوە توێک بەڵێ کە ڕاپەڕین کرا ئەزانی ئێمە هیوایتمان هەبوو ئەو کاتی خەنی بوو بووین لە خۆشیە لەناو پایتەختی هەولێرا بوو هاوارمانە کرد ئازاد بی کوردستان ئازاد بوو کوردستان بڕوو خێرژێمی بەعاد باشە چاوەڕێی ژیانمانە کرد چاوەڕێی دەستی عەدالەتمانە کرد بەڵێ چی هاتە پێش خراپتر هاتە پێش گەندەڵ هاتە پێش دت هاتە پێش نەعەدالەتی هاتە پێش ئەدانی کاک مەحموود ئەو شارانیان هەموو داگیرکردن هەر دەست ڕۆیشتوێت باڵا پشتێک توانی مەرحەلەیەک دەوی وزار و توانی دەست بەسەر هەموو بازرگانیەکان دابدری ئەدانی ئەو خەڵکی ڕاپەڕین ئێتا هێڵی هەژاریدا ئەشید بەشێکی زۆر لەژان نەماون بەشێکی زۆر ڕۆیشتون بۆ ئەوروپا بەشێکی زۆر بە خەم و خەفەتەوە مردن نەمای نەرەشیان بەشێکی زۆر ئێستا هەر بەم دەردەوە ئەناڵێنن بەڵێ باشە ئێستا کە ڕاپەڕین بکەینەوە ئایا میلەت دەبی
کەسێکی دەستی ئەمین و پاک وەکو بەڕێز مامۆستا عەلی باپیر و وەکو بەڕێز جەناب کۆمەڵی دادگەری ئەم جۆرە کەسانە ئەگەر حکم نەجێڕ و دەسەڵات تەکمیلی ئەم جۆرە کەسانە نەکەن بێگومان جەندەڵی و ناعەدالەتی و کارەسات هەر بەردەوام دەبێت. ئێستا خەڵک هاوار و ناڵێ ئەڵێ کاکە ئازادەکانیشیان لێ قەدەغە کردم وەڵڵه نەفەر پێشمەرگە بوو بۆی شێڕامەوە گوتی کاکە جان وەڵڵه لە مەقەرەکەم بەچوم حەجیش ناوێرم یەک ناڕەزایەتی دەرببڕم وەڵڵا گوتی نەوێرم هەر بە سوبحەت وە بڵێم گوتی خۆڕی وا هەیە شکایەتم بەرزی لێ ئەکات فەسڵمەکەن موچەکەم لێ ئەبڕێن گوتی ئەوەندە موچەش باشیشانم ناکا هەرداری دنیا و بنیاشێم ناوێرم یەک دەم بکەم. ئایا ئەمەشیانە ئێستا گرێتی هەیە ئایا ڕاپەڕینێکی بکەین دیسانەوە گیانی خۆمان بەختکەینەوەکەم چەندین ئاتیز و خۆشەویستم کەلاشەکانیان لەسەر شەقامەکانی ئەو هەولێرەی پایە تەختە کەوتن کە لە خوێنی خۆیان ئەگەوتین. دەستەکانت خۆش بێ کاک هەنگاوجان زۆر زۆر سپاس بۆ ئەو وتە شیرین و جوانانە بۆ ئەو وە بیرهێنانەوەیە سپاس بۆ پەیوەندەکەی جەنابیشت لە چۆمانەوە برام گەلێک سپاس. حاجی سەروەر لە چەمچەماڵەوە وەرەگرم. وای خوا لە جەنابت سڵاوی خوا لە تۆی ئەزیز کاک حاجی. وەڵاهی مامۆسای بەڕێز نازانم لە پاسی 2 ساڵ لە پاسی 1 ساڵ لە پاسی 1 مانگ ئەبێت دڵ بەچی خۆشکەین لەسەر هەموو شاسی تەلەڤیزیۆن نووسراوە ئایا موچە بەشەکە توخوا من لە ئێوە و لە بینرانی بەڕێزە پرسم لە خاوەتانی هەرمی ئەم کوردستانە پرسم توخوا خەڵک پارەی کرێپاسی پێیە توخوا خەڵک لە ماڵە شەک و چای بەشەکە توخوا خەڵک لە ماڵە ئاو بەشەکە وەڵڵاهی خەتای خۆمانە مامۆستا ئێمە ئەبێک لەی لە حەوە دەرەم نەکەین ئێمە ئەبێک لەی لە ئەدیسۆن کەین کە ئەو کارەبای دروست کرد کە بەسەقەتی هێنایە کوردستان و کە بەسەقەتی هێنایە ئەم وڵاتەوە ئێساس کۆمەڵێک مافیا و کۆمەڵێک چەتە و کۆمەڵێک چۆن ناوی بێنم چۆن ناوی بەرم دەستیان گوتۆ بەسەریا لەم لە ئەزمەی غازە لەم لە ئەزمەی نەوتە لەم لا لەسەر کورسیەک کە قاتی و سێ قاتی هاتیەوە بزمان لە حینا کردۆ لە بەغا شەڕە یعنی عیبە عیب من بەخۆم ناڵێم کورد من بەخۆم وەڵێم کورد ئەگە کورد نەبووینایە ئەمە حاڵمان نابوو. کاک حاجی سەروەر کاک حاجی سەروەر جیان بەڵە گوێم لێتە ئەدیسۆن کارەبای دروست کرد لە وڵاتان خەڵک خێری لێ بینیوە الحەمدولیلا کارەبایان 24 سەعاتە دوورمەڕۆ ئەوە ئێران ئەوە تورکیا ئەوە سووریا بەو شەڕ و شۆڕەوە کارەبای عیبی نییە بۆ نمونە خوای گەورە نیعمەتی نەوتی بەخشیوە بە هەموو دنیا بۆ نمونە وڵاتانی کەندا و ئەوە خەلیج و ئەوە چۆچوێ بەدەیان تریلیۆن دۆلاریان هەیە لە خەزێنەکان و کێشەیان نییە پارەی باشیان بۆ کۆ کردوێتەوە. ئێمە چی بکەین ینی خۆی ئینسان بەدەستی خۆیەتی خوا ئەو نیعمەتانەی پێ بەخشەیان لە خراپە بەکاری هێنەیان بۆ باشە و بۆ ئەوەی پاشە ڕۆژ سوودی لێ ببینێ و بڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش. ئێمە مامۆسای بەڕێز من نمونەیەک لەسەر خۆمە هێنمەوە من نمونەیەکە خۆم دێنمەوە ئەگەر لە ماڵا ڕێز عایلەیەک باوک بێ دایک بێت ئەگەر دایک باوک وەسیدان بێ یا خاڵ یا مامە بێ باشە ئەگەر بە کوڕەکەی بڵێ کوڕەکەم وا مەکە ڕێزەقای خەڵکی خێڕی مەکە کە ئەم کوڕە گوێ بووە ئەبرێت عایلە نەگرت ئەم عایلە بەتەوازا بێ. ئێمە حتا بەیانی لە شافی جەنابتەوە لە ئێنارتیوە هەرچی هاوار بەسکەینەوە هەرچی ناڵە بکەین هەرچی مزاهرە بکەین هەرچی بکەین وەڵڵاهی خۆمان کورتین کورد نا وەڵڵاهی مامۆستا چێن بەخوا عیبەکەم بڵێم کوردم وەڵڵاهی شەبەکەم بڵێم کوردم لە هەرێمی کوردستانە پاسی نۆسا حکومڕانی نەتوانی کارەبای هەرێمی کوردستان دابینکەی شوێن بەخوا بەس ئازمەری سلێمانی گۆژە بدە بە نەزانێک شوێن بەخوا تەواوی کوردستان دابسەکە. بەڵێ دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک حاجی سەروەر دایکی میر لە گەرمیان و پەیوەندی کرد داخرایەوە باوکی محەممەد لە بازیانەوە وەرەگرم. باوکی محەممەد بەڵێ جان سەلام عەلەیکم مامۆستا مەحموود جان. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه باوکی محەممەد. من مامۆستا جان دەستخۆشی بەرنامەکە لێکم پشتیت بەرنامەکەش تۆ زۆر سپاس باوکی محەممەد مەمنونی جەنابتم. ماما
والله ما مساجانا بعد الزم حكومة بشوري خلص داسي ليش ولا ما بقاش لي بشوري براسي ترى ما أنا تباو يعني زي درسوا دو كومبانيان بله فرمو بردوام با لو صوتيتو بماما هم مجرد دعوة ما كلها بيشتك معنا بوفيني باوشي محمد جان ماما والله لو أخيرتين قيشتم الله من حكومتها بتعذر ماما سجاني ما دس ما ليش وري وتواق وتعيان في عتوه بله جاكم ليش ماما سجاني ما بوازي لي بنت هذا قاتي لي بشوري نوازم حكومتها بيني برا تمام دس كانت خوش به ماما محمود جان ماما سجاناتيش معنا بوفيني لدوايا والله باوکی محەممەد بەسەر چاو ئەگەر ژمارەم بۆ بەجێ بێڵی بە تەلەفۆن بۆ دەخوێنم ناتوانم لە بەرنامەوە وڵات جارانی نییە لە خزمەتام ئەیستا ژمارەکەت لێ کاک نەجاح حەزێت کاک بەختیار ژمارەکەی لێ وەربگرن لە باوکی محەممەد پەیوەندی پێواکەم قورانی بۆ خوێنم دوایی بەسەر چاو لە خزمەتان باوکی محەممەد چێم لەگەڵ بوو کاک محەممەد لە هەولێرەوە کاک محەممەد کاک محەممەد سەلام عەلەیکوم وعەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه کاکە کاتۆ باش هەموو کاتت باش کاک محەممەد گیان بەڕێز مەمنون سپاس کاکەوە وەکی کابرێ گوتی ئەو لەسە و ماسەڵەوەی تەلەفۆنەکە هەمووی هەرگلەیی هەیە بەڵێ ئەو ڕۆژەی تمەلاو بازاری دەمسام کرد پیرەژن سووری بەتەمەن ئاربانە چیدانا بوو پسارێکم لێ کرد گوتمەرێدایە ڕفقلەی لێرە کاسبی لێ گوتەر ئەم بلا زۆر باشم دەچێ هەر خەستانە تو دادەچی هەمووی ماسەڵە بڕۆ هەمووی ئەو هێندیە کابرا سووریە هەمووی ئەمەلەنا بەڵێ هەمووی کار و کاسبی هەیە لەو شارەی بەس نازانم لۆ ئەو گەندانی خۆمان لەو شارەینە ئەو هەمووی شە زۆرە بەس ئەوانە گلەیان هەیە کاک محەممەد بەرێ یان کێسەکەی مەزۆری ئێستا بوویتە بەنزین وایە دەباسە دوو ڕۆی سر با بیتەنەوە شەمسا ئەو خەرکەکە بزانێت چۆنا زانە کەسی لە مارۆدانی چی تێ جوانە کاک محەممەد ڕێزمەیە بۆتی و بۆ کەناڵەکە بۆ خەرشا بەڵێ درۆ بکە ئەگەر خراپەکە لێ خۆمان نەبی حکومەت عیبی نییە بەڵێ کاک محەممەد جەنابەت ئیشی حوڕ دەکەیان فەرمانبەری بڕوا بکە پێشمەرگەوە ماجی بە 500,000 ئەلحەمدولیلا هەتا مەمنێ و خوایمە بە 500,000 زۆر مرتەعیشم الحەمدولیلا خوای گەورە بڕوا بکە ڕۆژە ئیشێک ئەگە هەبی دایکەم ئەگەر ئەلحەمدولیلا زۆر پێ مرتەعم زۆر تێسکم بۆ 500,000 بەڵێ لەشە ساغ بێ خوای گەورە بەرەکەت بڕژێ بەسەر ماڵ و حاڵتە ئینشاءالله سپاس دەکەم دەست خۆش ئەچمە لای کاک گلێر لە هەولێرەوە هەلۆ باشی بەڕێژم سپاس کاک دەکەم مەمنونم بەڕێزی واللهی بوونی دا بەش بنیموتە هەمووی دەگەڕێتەوە بەس تەنها بنەماڵی بارزانانی بنەماڵی بارزانیش تەنها خودی مەسعود بارزانی هەتا خودی مەسعود بارزانی لەسەر ئەو دەسە دنیای ما بێ کورد قەت خەیر و خۆشەخۆنە ئەو بۆ نمونە بۆ کورسی خۆی بۆ مانەوەی کورسی خۆی هەموو شتێکی دەکات بۆ نمونەوەی یەکێتی کردە شاگردی خۆی ئەو بە یەکێتی لاوەری دەکرد ئەو جارە سەرۆکۆمان ئەو جارەنەوەی نیەکی دروست کردە شاسەر عەبدولواحیدێکی دروست کردە شاگردی پارتیە سلێمانی داگیر کرد شاسەر عەبدولواحید بۆ نمونە پارەی 10,000 کەسی خواردەیە دەرێتە من تاکسایز دەکەم ئەوە بۆی دروستی کرد نەوەی نوێی بۆی دروست کرد کتابی عالمی پێ بنووسێنی دروستنەوەی گۆڕانی ناوبێت تەنها لە دنیای 3 حیزب ڕازگۆڕ یەک گرتو کۆمەڵ دروستنەوەی گۆڕان بەڵام پارتی چی کرد خودی مەسعود بارزانی شانسوارێکی دروست کرد بۆ لە ناوبردنی دروستنەوەی گۆڕان خودی مەسعود بارزانی هەتا لەسەر ئەو کورسەی ماڵی قەت خیر و خۆشنەخۆنە شاسۆر عەبدولواحید دەرێتە من شارسازی دەکەم بڕۆ پارەی 10,000 کەس خوارد بەڕێزم لەولایە سەڵتی گۆڕان و کۆمەڵی دەبات داواژە خەڵک دەکەم هیچ کەنە بە شانسواری بڕوا بکەن نەبنم بنەماڵی بارزانی بڕوا بکەن دەست خۆش کاک دلێر دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدوڕەحیم لە هەولێرەوە السلام علیکم عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵاه سپاست دەکەم کاک عەبدوڕەحیم گیان ئەزمە مەساجان لە چۆ دەست پێ بکەم وەڵا دەست پێ بکە لە کام کلوب
وزبنەوە دەستێ بکەم شتێکمان پێ بڵێ وەڵی قوربانگیان لێوان لێو گەندەوە ئەو دوو کۆمپانیا لێوان لێ دەستیان لە قورجی خەڵک ناوە دەستیان لە بینەقاقای خەڵک ناوە بەڵێ تەنها ئەوەندە دەڵێم خوای گەورە ڕیسوای دنیا خێمەتە بکە بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڕەحیم قوربانگیان ئەوەی بەسەر خۆماتە ئێمە نەماڵەیەکی دۆکتۆر بووین ئەو خاکێ بۆ کوردستان ئەگەر وار هەیە قسە بکەم بەڵێ من هەکرێکی بووم هەتا ئەو فەتەی تۆزێک پێشتر من ماوە چەند ساڵ لەمەوبەر لە پارێزگا هەردایان گوت عریزەی بدەن و عرض تۆزە دەکرێت شوقە تۆزە دەکرێت ئێمە خەڵکی بێدەرامەت و فەقیر و هەژار نەبوون من هەر دەچوون بێ ئیسفادە بوو جارێکیان بۆ خۆم عریزەکەم نووسی بە دەستی خۆم ئەگە بۆ خۆم بمخوێندا بۆ خۆم گیراندا چوون بۆ پێشەرگای محافەزەی هەولێر کاک نەوزەر هادی ئەو کاتی پارێزگار بوو کە چوون هەمان دەستوری سەدام حوسێن نەفەرێکی تەنگەستوری لێ بوو لەبەر دەرگای کاک نەوزەر جڵاوەستا بوو دەمانچەیەکی ڕووکی لەبەر کەمەریا بوو سەلام لێ کرد و سەلامی تان بوو منیش کڵاو جمەداریم دەستا بوو کۆڕێک ڕیشما بوو دیار بوو سیماکەم دیار بوو کە نامۆ بووم لە بەرنامەی واندا بەڵێ وتی چی وتم ئارزوعادەکەدا مەمش خەڵکی وڵاتم و مستەفید نەبووم و وتی دایت خوا عەرزەکەم دای خوێندی و وەڵا ڕاست زۆر بەبێ احترامی بەبێ هەموو ڕێسایەکی مرۆڤاتی بۆی هەڵدام کە بۆی هەڵدام شەریکە کە بۆی هەڵدام منیش وتم وەڵی زۆر بەداخەوە برێ بەڕێزم تەنها زمانەکەتان لە عەرەبی بۆ تۆ کوردی دنە هەمان زمانی بەحسە چۆن دەڵێ قسەی زیاتر دەژور دەکەم سوزم دەکەم وەڵی لێت بمێت چوار ساڵم خواردووە با چواری کەس خۆڵ زۆر هەر ئەوەندەیە وەڵا لێ عەریزەکەم دڕاند و لە پێشێکی محافەزیندانە لەگەڵ بەرپرسێکی باڵێ ئەو کوردستانەی کە کاک نەوزەر هادی عەمەلیات کرا چوون بۆ لای کە چوون بۆ لای براکەی دەوێ بوو بەرپرسێکی ناکەم و شتێکی ئەو هەڕژاوە ئەوە کابراایکی ئەوها ئێستم کابراایکی ئەوها کاتی خۆم بۆ دیۆن لێ بێ تی خەڵم زۆر لێ دێ دوای کە پرسیار هەمان کابرا بووە نەمناسیەوە هەمان بۆ خۆی بوو برای کاک نەوزەر هادی بوو لەبەر دەرگای ئەوەی بوو ئەو دێ کاکی خۆمە تۆ دابەشکردنی موچە لەکوێ ئەوە دوو کۆمپانی لە حەفتاونەوە ئەوانە دزوو گەندەوە لە حەفتاونەوە جەردەن لە حەفتاونەوە بەڵێ کاک عەبدوڕەحیم دەستەکانت خۆش بێ زۆر پێدام دەست خۆش بێ خاڵ مەمووی زۆر سپاس بۆ تۆش کاک عەبدوڕەحیم سپاس بۆ ستافی بەرنامەکەش مەمنون دەستی تۆش خۆش بێ خوا ئاگادارت بێ یا ڕەبی کاک ئەحمەد لە سلێمانیەوە کۆتا پەیوەندی وەرەگرم سلام خوارێ بسلام علیکم کاک محمود وعليك السلام ورحمة الله وبركاته كاك أحمد كم زارة پەیوەندیت لەگەڵەکەم وەڵا زۆر خۆشحاڵم کاک ئەحمەد گیان زۆر سپاس دەکەم وەڵا من دەستخۆشی لە محکەمەی فیدراڵەکەم کە وشار زێبایی دوو خستەوە لە سەرۆک کۆمار ئەوڕۆ جەژنی هەموو کوردە ئینشاڵڵا نەخشە لە مەسعود بارزانی و لە کوڕەکەی و لە نێچیر و لە مەسعود حەیدەری و لە ڕێباز خەفلان ئینشاڵڵا نەخشەش لەوا لە بیوانش دوو دەکەمنەوە بەچی خوا کوردستان ڕزگارەبی زۆر سپاس دەکەم سپاس بۆ جەنابەت کاک ئەحمەد دەستەکانت خۆش بێ گەلێک سپاس بۆ پەیوەندێکەشت بەڕێزان لە ماوەی ڕابردوو بەرنامەی دوانگەی خەڵکمان پێشکەشکردن سپاسی هاوکارانم ئەەکەم لە بەڕێوەچوونی بەرنامەکە تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.